ڕزگاریش لە نێو یاریگای خۆی نەیتوانین دەستپێکێکی باش بۆ وەرزینەوەی خولی تازە پێگەشتووان تۆمار بکات و بە 2 گۆڵ بەرامبەر با گۆڵێک یاریەکەی پێشکەشی سیروانی نوێ کرد. Gol. Bravo. Faz usaram bola. Aí gol. Aí. يواش خاو بطل يكلا دەستخۆشیلێتی بەرامبەرەکەم ئاسێکی باشە پێشش کرد و هەروە ئێمەش ئامادەکارێکی تاوامان کرد بۆ ئەم تازە پێگەشتوانە. ڕاستە ئەمە یەکەم جارمانە ئەزممانە کۆمەڵی لاومان پێگەیاندووە و هەروەها کۆمەڵ لاویشمان هاوردا لە چواردەوری سنووری گەرمانە. ئیشەڵڵا بۆ یاری داهاتوو قەرەبووی ئەم یاریشەکەینەوە ئەوەی کە لە توانای یاریزانەکانە بێ ئێمە ببێ ئەنجامیان داوە بە گوێرەی پێویستی هەڵەی کەم کوردیشتیا بووە ئەو ئیشەڵڵا بۆ یاری داهاتوو هەڵاو کەم کوردیانش دووبارە ناکەینەوە. سەرەتا بە ناوی خوای گەورە سوپاس بۆ یاریزانەکان، سوپاس بۆ سەرپەرشتیار، سوپاس بۆ هەموو دەستە ئیدارە، سوپاس بۆ دەستەی ڕایەنەران. ئەمڕۆ توانیمان لە یەکەم یاری لە دەستپێکی خولی تازە پێگەشتوانەوە توانین سێ خاڵەکە بێنین. بەڕاستی وەکو مستەوا زۆر لیان ڕازی نەبووم بە حکمی ئەو یاریگاکە بەڕاستی یاریگایەکی وەکو پێویست نییە. بەڕاستی ئەمان توانین زیاتر گۆڵیشیان لێ بکەین و سوپاسیش بۆی و دەستخۆشی لە یاریزانەکانەکەم دووبارە.